محەممەد شێخ عەلی چەند ساڵێکە لە بواری کلیسازیە ئەم پیشە بەڕێوە بە ئەم پیشەیە لە بیدایە تا پیشێکی سادە و ئاسان بووە کە بە دەست و بە بڕبەن و بە چەند ئالەتێک دروست کراوە کلیلەکان و چاکراون بەڵامی تر لەگەڵ هاتنی جۆری کۆڕینی جۆری ئۆتۆمبیل و هەتا لە جۆزەی دەرگای ماڵان و ئەمانەیە لەگەڵ هاتنی شتی تازە و شتی درا ئەچیزەکانیش گۆڕاوە بۆ بە کارەبایی هەمووی بۆ بە ئەلکترۆنی کۆمپیوتەری و ئەمانە زیاتریان بواری سیارە ئەتوانین هەموو جۆرە سیوچێک کۆپی بکەین بەسمەکان سیوچەکان ئەوانەی کە کۆدن ئەوانەی کە بێ کۆدن لە زۆربەی سیارەکانە سیارەکانیش ئۆتۆمبیلەکانیش ساڵانە مۆدێلەکان عەقڵەکان ئەگۆڕێت جۆری سکۆرێتەکەی ئەگۆڕێت جۆری کۆنتڕۆڵەکەی ئەگۆڕێت دوو ئەوانە ئیتر ئەم پیشەیە بەڕاستی پیشەیە کە بەرپرسیارەتیە لەسەر سیارە لەسەر ماڵی خەڵک لەسەر ئەو کارانە کە ئێمە زۆر ڕەچاوی ئەوەکەین کە بە ئامانەتەوە ئیشەکە بکەین و ئەوانە و بۆ هیچ کێشێک بۆ ئێمەش و بۆ خەڵکیش دروست نەبێت. لە پێشدا ساڵانی پێشووە کلیلی ماڵان زۆربەی زۆری ئەم جۆرە کلیلانە بووە کە پاشان بە ژمارە هاتو ینی بە ژمارە تۆ ژماری کلیلەکەت پێ وایە ئەتوانی بێت ئەم کلیلە بەدەست بێنیت وانە بۆ بە ژمارە ئێستاژە بە ژمارە هەمانە لە هی تازەی شالە تازەکانیشا ئەمانە هاتووە ئەمانە چەند مارکەیەکن هەر هی شوقە و فێلا و ئەمانە ئەم کلیانە کە بڵین کێلوونەکانی کوالیتی باشیشن ئەمانیش بە ژمارە هاتوون پاشان لە دوای ئەوانە ئیتر وردەور دەکات تەوەری کردووە بەدەست نەکراوە پێشتر ئەمانە بەدەست بڕاو بە بڕبەن چاکراوە نەخشی لەسەر کراوە ئێستا هەمووی مەکائینە هەر یەکە و بە ئامێرێک ئەوە بۆ کلیلێکە ئەمە بۆ جۆرێکە ئەمە بۆ جۆرێکی ترە لەگەڵ هاتنی کلیلەکانیشە ئەبێ ئەم ئامێرانە ژەوێ بۆ بڕینیان ئاسانتر ئەکرێت چکۆ ئەمانە هەندێکیان خەریتە و کۆمپیوتەری پێ ئەوترە بەدەست ناکرێت یعنی ناتوانانی بە بڕبەن و یان بە بەرینێ بە شتێک بیکەیت و ئەوە ئەمە چەندین جۆری کلیلە کە هەمووی بە شکل و شێوە زۆریان لێگەچێ ئەم کلیلانە کارەکە ئیسا ئاسان بۆ بەهۆی ئەم جۆرە مەکینەوە لە وردەکاریە ئیشەکە زۆر حساسە بە تایبەتی ئەم کلیلانە ینی جاری وایە هەڵەشی تیا ئەبێ کلیلێک دروستەکەی بۆ جێیەک ئەیهێنێتەوە وەڵێ نەیکردوێتەوە ینی بە تەئکید کە هەڵی تیا بۆ بەس ئەم جۆری کلیلە ئەمە یەکێکە لە جۆرە کوالیتیە باشەکان کە ئیستا هەیە چەند جۆرێکی تری هەیە ئەمانە. بابەتی سیوچ و بەسمەکە ینی ئۆتۆمبیلەکانە ئێمە بە پرسیارەتێکمان لەسەر ئەوەی کە لە بەتوانە و خۆتی خۆمان بۆمان بکرێ ئەیکەین ئەگەر جۆرەکان زۆرن ینی لێتر لە مۆدیلی نزمەکانەوە لە مۆدیلانەی هەندێک سیارەکە لە 2009 ئەوانە بۆ بە بەسمە سمارتکیە تا ئەم کۆتایی ئەم مۆدیلانەی کە لە 2024 هەیە زۆرە بابەتەکان ئێمە وەکو دروستکردنی بەسمەکان کەسێکەیەت لای ئێمە سیوچێکی ئۆتۆمبیل ئاساییان بەسمێک دروست دەکات لە هەر بابەتێک بێت لەمانەیە ئێمە لە پێشا داوای ساڵانی ئۆتۆمبیلەکە و ناسنامەیەکی خۆی لێ وەرەگرین ئەگەر ئۆتۆمبیلەکە ناسنامە ساڵانەکەی مطابق بە ناوی خۆیەوە بێت ئیشکالێکمان نییە چکە سیارەکەی خۆیەتی و ئەوانە بەڵام ئەگەر سەنەوەکەی بە ناوی خۆی نەبێت ساڵانی ئۆتۆمبیلەکەی ناچارین هەم وێنەی ساڵانەکە هەم وێنەی ناسنامەیەکی خۆیتی مۆڵی شوفێریان هەوی باری شارستانی ئەمانە هەر چێکی پێبێت لێ وەرەگرین لای خۆشمان سجلمان هەیە تۆماریەکەین تا 2-3 مانگێک لامان ئەمێنێتەوە ئەمە لەبەرەوەی ینی بۆ پاراستنی ماڵی خەڵکە بۆی خەڵک نەتوانێت استیغلالی و کار سیاری کەسێک بێنە لێ ڕاستی بچێکی بۆ دروستکەوانە بە تایبەت ئەوانی کە لە پێشانگای ئۆتۆمبیلەکانی شاکارەکەن یان سیوچێکی بۆ دروستەکەن و ئەوە ئەینەشت ئەوانش ناسنامە و هینیان لێ وەرەگرین ینی هەتا کەسەکە کە ناسراویش بێت ئێمە کامێرامان هەیە لە کامێراکانەوە دەرەچێت دوایی کە ڕۆژیش خۆمان وەکو شخصی ئیناسین جاروا هەیە شخصەکە کە ناسراوە بە حکمی ناسراوەکەیتە لای تۆ زۆربەی ناسراوە ئیشەکەکە بەڵام دوای ئەنووسین تۆمارەکەی لای خۆمان کە فڵان کەس هاتووە لە بەرواری ئەو ناسی چێکی ئەومان بۆ دروست کردەوە بۆ یەکە کێشەیەک هەبوو خوانەکە لە
پۆلیس و ئاسایشە ئێمە بە پرسیارەتیەوەی لەسەرمان بێ توانین بەرگری لە خۆمان بکەین. بەشێکی کە لە کارەکانی ئێمە کردنەوەی دەرگای ئۆتۆمبیل و دەرگای ماڵانە کە لە ڕیکلامی کارەکەمانە هەیە. ئێمە بەم جیهازانە و بە چەند ئامێرێکی تر هەیە کە دەرگای ئۆتۆمبیلەکانی پێکەینەوە، نایڵین زیانی پێ بگانە، نایڵین بڕوشێ بشکێت و ئەوانە کار ئاسانە بۆ کەسەکە هەر ئۆتۆمبیلە و بە جۆرێک و لە جێیەکەوە ئەکرێتەوە. ڕەچاوی ئەوشمان کردووە ئێمە لە کاتێکا کە سیارێک بۆ نمونە خۆتان لێرە بوون سیارێک هات لەو سیارانەی کە بەبێ سەرەتا ناسراون لە سلێمانیەوە ئەمانە کەسەکە داوای لێکردین کە بچین دەرگاکەی بۆ بکەینەوە سیوچی سیارەکەی بەسمەکەی لە سندوقەکەی بەجێشتە بوو ئەتوانین کارەکەی بۆ بکەین، بەڵام لەبەر ئەمێتی کارەکەی خەڵکو خۆشمان نەچوین کارەکەی ئێمە بە مقابلی پارە بۆ یەکەین، بەڵام ئەوە گرنگ نییە بەلامانەوە، گرنگ ئەوەیە بەلامانەوە ئیشەکەمان 100% بە پاکی و بەوە بێت. هەتا هی سیتیەکان هی ماڵەکان زۆربەی جار کەون ئەبێت یان داوامان لێ یەکەن کە بچین جۆزەکان بۆ بگۆڕین. بەعزێ جۆزە هەیە کە کلیلەکەون بوو حەلی بەس شکاندنە، ینی ئەوە نییە کلیلی بۆ بکرێتەوەوانە هیچ کلیلێک نییە نە ئۆتۆمبیل نە ماڵان بە ناوی جۆکەرەوە ئەوەی کە خەڵک باسێکا لە کلیلی جۆکەرمەوێ ئەبەت شتیوانی لە هیچ کوێیەکە کلیلێک بێ بۆ هەموو شوێنێک ببێ بۆ هەموو شوێنە ئیش پێ بکات. هیچ سیتیەکانیش کە ئەچین سکۆرێتێکە ئیدارەی سیتێکە ئاگادارەکەینەوە شوقی ژمارە ئەوەنە ئەچین جۆزەکەی ئەشکێرین بۆی ئەگۆڕین. دێگەی نەک من هەموو هاوپیشەکانی خۆشمان هەروە ئیشەکەن الحەمدوللا ئاگادارانەکەینەوە کە ڕێگەمان پێدرا ئەمجا ئاچین کارەکە ئەەکەین. لەم شەوانە چەند کەسێک هاتن ئۆتۆمبیلێکی هایلۆکس بوو جۆرێک بوو وتیان سیوچەکەمان ون کردویان بە جێمانێشتۆ نازانێت بە سیارەکەمان بۆ بکەیتەوە زانین سیوچەکەی تیا یان تیانە ئیتر گومانمان لە شوچوینە سەر کارەکە گومانمان لە شوێنەکە هەبوو بێکارە بابوو سیارەکە لە ماڵێکی چۆڵا بوو ئەوانە لی گەڕین وازمانێت وتمانم جیازە تۆزی خەریکی بوون بۆ ئەوە وتمان ئەم جیازانەیە مە نایکاتەوە و نەمان کرد کارەکە و گەڕینەوە شوێن و خۆمان چکە گومانمان هەبوو لەوەی کە ئەو سیارەیە شتێک هەبێت.